علی کەریم لەدایک بوو شاری کەرکووک ساڵی 1950 هەر لە مێرد مناڵیمەوە خولیای هونەر بووم. دواتر بەڕێکەوت کەس و کارەکەم بە تایبەتی برا گەورەکەم هانی دام چوومە خولێکی هونەری نواندن لە چالاکی قوتابخانەکانی کەرکووک. بەشداریم کرد بە ڕۆڵێکی زۆر بچووک بە زمانی عەرەبی ساڵی 1968 ناوی شانۆگەریەکەش فلوست دووە، واتە پارەی دەرمانەکە. دوای ئەوە لە ساڵانی 1970 بەدواوە بە تایبەتی دوای ڕێککەوتنامەی 11 ئازار بەشداریم کرد بە فعلی لە بەرهەمەکانی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لەقی کەرکووک. ئەنجا دواتر لە سلێمانی لە تیپی نوادنی سلێمانی، پێش سلێمانیش لە دهۆک بەشداریم کرد لە دوو شانۆگەری بە زمانی عەرەبی. یەکێکیان ناوی هین بوو شاهیدات على مەقبەرەت کەفەر قاسم، ئەوی کەیشیان تەوەفان السەمت، کاردێکیان لە دەرهێنانی هونەرمەندی خوا لێ خۆش بوو جیهاد دڵپاک بوو. کە هاتینە سلێمانی ئیتر لەو ڕۆژەوە لە سلێمانی لە تیپی نوادنی سلێمانی و دواتر لە تیپەکانی کە و لە گروپەکانی کە بەشداریم کردووە لە دەیان شانۆگەری و دراما و فیلمی تەلەڤیزیۆنی و فیلمی سینەمایش. ئێستاش نزیکەی 4-5 ساڵە لەگەڵ ناوەندی گاف کورد ئارت لەگەڵ هونەرمەند لوقمان غەریب لە 3 فیلمی سینەمایی بەشداریم کردو و دەوری سەرەکیم بینیوە. بە شێوەیەکی ئەکادمی نەهاتومەتە ناو هونەرەوە وەک ئارەزومەندێک و وەک کەسێک کە حەزم لە هونەر بوو هەر لە مناڵیمەوە زۆر هاموشۆی هۆڵەکانی سینەمان بەکرد و فیلمەم ئەبینی. کاژگەڕاینەوە لە گەڕەک لەگەڵ برادەرەکانمە لاسایی کوڕە ئازاکەمە کردەوە. هەست بەمە کرا لەلایەن کەس و کارمەوە کە ئارەزوێکی قوڵم هەیە بۆ ئەم هونەرە هانیاندام. لە ساڵی 1975 دوای شکستی شۆڕشی ئەیلول دەستکرا بە تعریبکردنی شاری کەرکووک. من و کۆمەڵێ خەڵقی کەی کە لە بواری ڕۆشنبیری و مامۆستاکان و فەرمانبەرەکانی کەرکووک گوازراینەوە بۆ شارەکانی یا خواروی عێراق یا دهۆک. من و هونەرمەند جیهاد دڵپاک لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی کە گوازراینەوە دهۆک ماوەی 2 ساڵ لەوێ ماینەوە. دواتر بە هەرچی حاڵی بێ خۆمان گواستەوە بۆ سلێمانی و لە سلێمانی گیرساینەوە. لە کۆمەڵی شانۆگەری بەشداریم کرد بە تایبەتی لە دوای 11 ئازار وەک کچەلاڵەکە 1، 2، 3 ئەنجا شانۆگەری تەقینەوە کە بەشداریمان بەو شانۆگەریە کرد لە بەغا لە میانەی فستیڤاڵێکی گەورەی کوردستانی لەژێر ناوی میهرەجانی یەکەمی هونەری کوردی. لەو شانۆگەریە ساڵی 1974 باشترین خەڵاتی باشترین ئەکتەر و باشترین نووسەرشم پێبەخشرا. وەک لە ناو فستیڤاڵەکە لە کۆی 14 تیپ و 240 ئەکتەر کە بەشداریان کردبوو لەو بەرهەمانە من خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگرت. یەکەمین خەڵات بوو لە ژیان با بڵێ، یعنی زۆر لە ماوەیەکی کورتە توانیم خەڵاتی باشترین ئەکتەر بەدەست بێنم لەسەر ئاستی کوردستان. من یەکێکم لەوانەی کە زۆر بەشداری ناکەم ئەگەر چاک دراما بێ یا فیلم بێ سیناریۆکە نەخوێنمەوە لێ تێنەگەم. ئەگەر شانۆش بوو دەقەکە ئەخوێنمەوە. بەختیشم هەیە زۆربەی دەرهێنەرەکانەوانەی کە ئیشم لەگەڵا کردوون بەدەنگمەوە دێن کاتێک
پرسیارم هەبێت یا کاتێ بمەوێ بڵێم ئەم شخصیەتە وایە و ئەگەر ئەو شخصیەتم بیتێ کاری تیا بکەم بەدەمەوە هاتوون و ڕێزان لێگرتووم بەڵام بە شێوەیەکی گشتی کەم بەشداری ئەەکەم لەبەرەوەی تا دڵنیا نەبم لە سەرکەوتنی خۆم دڵنیا نەبووم لەوەی کە ئەتوانم ئەم کارکتەرە بە باشی بەرجەستە بکەم ئەو ناوشورەتەی کە هەمە بیپارێزم هەموو شتێک بەشداری ناکەم وابزانم لەو مێژوەی کە باس کردووە تا ئەم مێژوەی ئێستا هەر تقریبەن 49 ساڵێکە کات چکە ئەو 68ی کە باسم کرد هەردەورێکی بچووک بوو دوایی ئیشم نەکرد بەهۆی شەید بوونی برایەکی ئازیزمەوە لە هەفتاویەک تا ئێستا وابزانم 48 ساڵە لە بواری هونەرایی ئیشەکەم هەر وا بزانم 50-52 بەرهەمم هەیە وەک شانۆ وەک دراما زنجیرە درامای تەلەڤیزیۆنی و وەک فیلمی تەلەڤیزیۆنی و فیلمی سینەماش زۆر جار ئاگام لێ بووە کە دەرهێنەرەکە خەریکی سیناریۆ نووسینەکە بووە پێی وتوم کە دەورێکم بۆ داناوە فڵان دەورە دواتر کە دەقەکەم خوێنێتەوە یا سیناریۆکەم خوێنێتەوە هەستم پێ کردووە کامە شخصیت بۆ من دانراوە منیش ئەگەر ملە حەزەیەکم هەبێ یا باری سەرنجێکم هەبێ لەگەڵانە زۆر بە تەفاهم و زۆر بە ڕێزەوە جۆم لێ گیرا و منیش گۆڕایەڵی ئەوان بوو بۆ خۆم وەک عەلی کەریم ئەو ئاستەی هەمە نامێ بێتە خوارەوە بۆی هەیە ڕۆڵێک کەسایەتیەکم بەدڵ نەبێ ڕەفزیکەم بەڵام نایکەم بەڵام وەکووتم لە ئەوروپا تەنانەت مەرج لەسەر پارەکەش هەیە گرێبەستەکەی کە وەریەگری بە چاوی تۆ من زۆربەی برادەرەکانم لە گرێبەستەکەی چاوپۆشی ئەەکەن ئەڵەن هەرچەنێ بێ قەیناکە لە پێش ڕاپەڕین لە هەردوو گۆڤاری عێراق و گۆڤاری عەفو ڕۆژنامەی عێراق و پاشکۆکەی کە بە عەرەبی دەرەچوو بە کوردی دەرەچوو گۆشەم هەبوو لە ژێر ناوی هونەرمەندە جیهانیەکان بە عەرەبیش ئەضوا عەلە المەسرح الکوردی ینی تشتێک بۆ سەر شانۆی کوردی دوای ئەوە لە بازنەی شانۆدا ماوەیەکی زۆر دەست گۆشەکەمە بردمەڕێەوە دواتر کتێبێکی ئەوەنەی لێ دەرچوو زۆر جارش باس کراوە لەلایەن برادەرەکان بووە کە شتی جوانی تایە شتی ڕۆژانەی جوانی تایە ئەوە یەکێکە لە کتێبەکانم دووەم کتێبم ئەزمموی شانۆیی لێکۆڵینەوە دیراسەیەکی دوور و درێژی خۆمی تایە سەبارەت بەهێن سنووری نواندن لای ئەکتەری کورد بێگومان ئەم نووسینەم لە ئەنجامی خۆم و ئەزمونەکانی خۆم و برادەرەکانم و ئەو شانۆگەرانی کە بینیومە هینی ئەوەیە لەگەڵ باسکردنی هەندێ میتۆدی شانۆیی سێ کتێبەکەی کەم یەکێکیان دەربارەی هینە نواندن لە سینەما کتێبێکی شایستەی باش و جوانە و جوانیش وەرم گێڕاوە دەستخۆشییان لێ کردوم نواندن لە سینەما دوو کتێبەکەی کەشم یەکێکیان ناوی هینە وەرگێڕانە دوو کتێبی کەشم هەیە چوار شانۆگەرین یەکیان پادشا ئەمرێ هی یۆجین یۆنسکۆیە ئەوی کەشیان هی ئەلفۆنسۆ ساستری نووسەرێکی ئیسپانیە دەقەکان بە ناوی هینەوەیە بە ناوی شەڕەقۆچ و دەمامک وابزانم ناوی دەمامک ڕێک لە 2000ەوە تا ئێستا یعنی لەم 1970 هیچ کارێکی شانۆیم نەکردووە بەڵام پێشتر لە ساڵی 70ەوە تا 2000 چەندین کاری شانۆیم کردو و هەمووشیان دەوری سەرەکیم تیابینیوە و هەمووشیان لەسەر نواندنی من و لەسەر نمایشەکە لە گۆڤارەکانە لەلایەن ڕەخنەگرەکانەوە شت نووسراوە بە باشی باس کراوە بەڵام ئەوە 19 ساڵە گوتم توخنی شانۆ نەکەوتوم دیارە شانۆ هونەرێکی زۆر قورسە
لەبەرەوەی هونەرێکی زیندووە ڕوبەڕووی بینەر ئەبیتەوە پەیوەندی بە دەنگی باش و بە جەستەی باشەوە هەیە وەختێک کە بەشداریم کردووە بە بەردەوام ئاماژە کراوە بۆ دەنگ و بۆ جەستەم لەلایەن عەرەبەکانیشەوە لەلایەن ڕەخنەگری و هونەرمەندە عەرەبەکانیشەوە باسی من و جەستەی من کراوە بەڵام ئێستا ئەوەی زیاتر کە ئارەزوم بێ و حەز بکەم ئیشی تا بکەم یا زنجیرە درامای تەلەڤیزۆنیە یا فیلمی سینەماییە لە پێش ڕاپەڕین لە ساڵی ڕێک لە ساڵی 1985 زنجیرە درامای ژاڵەمان کرد لەوە زۆر ناو کەوتە ناوانەوە لە بواری شانۆش وەکووتم لە شاری سلێمانی لە ڕێگەی تیپی نوادنی سلێمانیەوە کاری شانۆیی زۆر پوخت و باشم کردووە لەو شانۆگەریانەش هەر بۆ نمونە دکتۆر پاڵمی مانگی ئاوا بوو دوو ڕاک سنوودی خۆشنودی لە دوای ڕاپەڕینیش هەندێک شانۆگەری کە بەشداری تیا کردووە پاسەوان واتە دیڤز بە دوو شێوە کردمان پاسەوان و دیڤز کە لە نووسەری گەورەی ئینگلیز بوو ناوی هەڕۆڵد پینتەر نووسەرەکە ناوی هەڕۆڵد پینتەر بوو لە شانۆگەری سزا و تاوان ینی جەریمە و عیقاب هی دۆستۆڤسکی بوو کوڕێکی عەرەب کردبووی بە عەرەبی فەلاح شاکری ناوە هونەرمەندی خوالێ خۆش بوو حوسێن مسری دەری هێنا بوو دەوری ڕاستکۆڵنیکۆفم ئەبینی ڕاستکۆڵنیکۆف کارکتەرێکی جوانی تایبەتمەندێتی خۆی هەیە لە ئەدەبیاتی دۆستۆڤسکیە ئەنجا شانۆگەری گۆڕستانێکی بێگۆڕ کە تایبەتمەند بوو بە ڕووداوەکانی ئەنفالەوە قەسیدەیەکی درێژی قوبادی جەلیزادە بوو هونەرمەند حوسێن مسری کردی بە نمایشێک لەو نمایشە هەر دەوری سەرەکیم تیا بینی شانازی بۆ بەرهەمانەوانەوە ئەکەم لە بواری دراما و تەلەڤیزۆنی شەوەکو وتم بەشداریم کردو لە چەندین دراما لەوانە ژاڵە گەردەلوول ژیلەمۆ ڕابوون لە فیلمیشە وەکوتم مەرجی ئەرخەوانی مەملەکەتی خۆر فرمێسکی ڕەش گەمەی پڕ لە گوناه سڵاو گوڵەکانی پاییز دانیشتوانی عەلیاوە گوڵچین و خەیاڵەکانی ڕۆستەم بازاڕی کۆنەفرۆشان ئێستاش یوسف ناگەڕێتەوە لە هەموو وڵاتانی دنیا و بە درێژایی مێژوو گۆڕینەوەی کەلتور لە بینی نەتەوەکانە کارێکی زۆر باشە کارێکی ئیجابیشە و ئەبێتە دەوڵەمەندبوونی هەموو کللتورەکان کللتورێکی ئینسانی جوان دروستە بێ بەڵام ئەمەی کە لە کوردستانە ئەکرێت لەلایەن هەندێک کەناڵەوە هەندێک دراما نمایش ئەکرێت لە کەناڵەکانیانەوە ئەمەنەی زەرەری گەیاندووە قازانجی نەگەیاندووە لەبەر ئەوە من خۆم نەمبینیوە قەدیش سەیری ئەم دراما مودەبلەجانە ناکەم دۆبلاجکراوانە ناکەم مەگە بەرچاوم بکەوێ بەڵام وەکو بیستومە ئەڵێن درامای وای تایە 700 حەڵقەیە خۆ ئەمە هونەر نییە ئەمە هونەر نییە کە ئەمانایکەن ئەو ئێستا مامۆستا جەلیل جەنگەنێ بیەوێ ئەو گەردەلوولە ئەکات بە 1000 حەڵقە لەبەرەوەی ئەزای چۆن بۆ نمونە لە بەشی سەی گەردەلوولە 4-5 کەسایەتی سەرەکی هەبوو دڵشاد
کە کاکجیهاد دەیمە هەڵۆ من شخصیەتیش کە شخصیاتی ڕئیسی زۆر تیا بوو خۆ لە ئایندەیە ئەگە هونەرمەند جەریجەنە بیەوێ ئەم کەسایەتیانە هەر جارە و کەسایەتێک بگرێ و بیکاتە هین بیکاتە درێژەی پێبدات و بیکاتە درامایەک و چەند حەڵقەیەک ئەگاتە 600 حەڵقە ئەمە هونەر نییە هەموو جوینەوەیە جوینەی ڕووداوەکانە کاریگەری نابێت بەڵام چی ئەەکەی لە بینەری کورد بە تایبەتی ئەوەی کە لە هونەری بینین کاڵفامە لە هونەری بینین کاڵفامە لە هونەری بینین وەک بینی دەڵەمەمە یەک دووەم لە هونەری بینینی دراما و سینەماشە هەر کاڵفامە